بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچە لە کەناڵی ئاسمانی پەیام بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئومێدەوارم ئەڵقەکانمان جێ ڕەزامەندی خۆی گەورەوە سوودی بەڕێز و خۆشەویست بێت. ئەڵقەیەم جارەمان باسی بەکاربردن و ئیستیهلاکی ڕۆژانە لەو شتومەکانەی کە بە تەواوی جەنجاڵیان کردوین لە ژیانی ڕۆژانەمانە و باسەکانی قەناعەت، چەندێک قەناعەتمان هەیە و چەندێک پێویستە ئەهلی قەناعەت بین کاتێ ئەهلی دین و ئەهلی ئیمانین و ضرورە بەڕاستی مراجعەی خۆمان بکەین لەم مەسەلە زۆر گرنگانەیە کە سەرقاڵێکی زۆری لە ژیانی ڕۆژانەمانە دروست کردووە و بەڵام لەگەڵیشیان ڕاهاتووین، مدمینی بازاڕکردن بووین. فەرموون ئەڵقەی ئەم جارەی قەناعەت. یا ڕەبی فێرم بکە سەغڵەتیەکان کۆڵی قورسی سەرشانم نین، سەرشان مەلەکەینی لەسرە بارەکات، کە شتێکم لە زاتی وەدودت داوا بوو نەتبەخشی خەم و ئەسەف بەشم نەبێت. یا ڕەبی تکاکەم هێزێک کە بە دەروونت داوە بگاتە نەفسی مطمئینە لە ئاوات و ئامالە نەزۆکەکانە ماندوو بێپێزی نەکەم. یا ڕەب فێرم بکە ڕازی بم بە مەوجودێک کە پێت ڕەوابینیوم، کە نەبووەتە بەشم خۆشت ویستوم، منم کە دۆست ناناسم. یا ڕەب فێرم بکە لە جێی دوعایەکی من بۆ کاڵایەکی فانی قەرەبوت بە نافانیەک بۆ کردوم. فێرم بکە تا پێی بزانم، فێرم بکە ئازار و نەخۆشیەکان ئاخرین چرکە ساتی پێش ڕۆژبوونەوەی نەخۆشە کە خەوێکی ئارام بەخشی پێدەیت و بەیانیەکی پڕ لە ئیفاقە چاوەڕێیە. یا ڕەبی فێری ڕێگە جەنەتیەکەی ڕازیبوونم بکە، قەناعەتی دۆستانی خۆتم پێ بدە، فێر نەبم بێجگە لە تۆ ڕازی بکەم، چون ڕازی بوونت شتێک ناهێڵێتەوە بۆ ڕازی نەبوون. یا ڕەبی فێرمان بکە کە قەناعەت و ڕازی بوون دراوسێ ئەمین و جێمتمانەکەی دڵە کە تەواوی ئارامی پێبەخشێت. یا ڕەبی ئازارە بێبەرهەمەکانی دنیا و سەرگەردانی دەروون و خەمی شەوانە ڕۆژانە و پێکەنینی غافڵانەی دڵی گوناهباری و مردنی ویژدان و نەهامەتیەکانی ڕازی نەبوون لێمان بە دوور بگرە، قەناعەتمان بە لوتفی ڕازی بوونەوە پێ ببەخشە، شیرین چای باشترین مەجلیسی دۆستانی خۆتمان پێ بدە، لێمان خۆش بە و ڕازی بە لێمان قبوڵمان کە. یا ڕەب ژیان هەموو شتێکمان پێ نابەخشێەوەی کە خۆشمانەوێت، یعنی شەرت نییە دەستمان بگا بە هەموو شتێک، بەڵام قەناعەت ئەو شتەمان لە خۆشەویستەکە کە هەمانە و حورمەتی ئەو شتە ئەزانین و سوپاس و خی گەورەی لەسەرەکەین. تەفاءلوا بالخەیری تەجیدوه. ئەگەر ئێمە یعنی هەموو شتێک بە ئومێدەوە بڕوانین بۆ شتەکان ئەوە بەڕاستی دەستمانەکەوێت، حتا ئەگە زۆر لە ناڕەحەتی شابیت ئەو ناڕەحەتیەوە بۆ بێ بخۆشی. خی گەورە فەرمێەوە ئەطعموا القانع والمعتر، خواردن بن بە قانع لەگەڵ معتەرە. قانع کێیە؟ قانع ئەو کەسێک کە داوا ئەکا سواڵەکات، معتەریش ئەو کەسێک کە پێویستی پێیەتی بەڵام داوا ناکە، ینی خۆتە زانی کە ماڵەکە پێویستیان پێیەتی. خۆشەویستان ئێمە لەو شتومەکانی کە هەمانە لە ماڵەوە چەندێکی شتی زیادە بۆ بیر لەوە نەکەینەوە کەوا کۆیان بکەینەوە بیبین بۆ ماڵێکی تر، چونکە هەیە زۆر محتاجە بۆ شتێک کە تۆ لە ماڵەوە کەڵەکەت کردو هیچ ئیسفادەیەکی لێ ناکەی، لە مەخزنەکەی دان ناوە هیچ ئیسفای لێ ناکەی. لەبەرەوە قەناعەت بریتە لەوەی کەوا ڕازی بی بەوەی کە خوا بەشی یابیت، لە خێزان بێ، لە مێرد بێت، لە ماڵ بێ، لە سیارە بێ، لە جلو بەرگ بێت. ئەگەر قەناعەتێ بوو چێژ لەو ژیانی خۆتە بینی، لە زمانی خۆت بێت، یعنی مەڵێ بەخوا ئەم زمانەیە مەچی یا وڵاتی من چی تیاژیم خۆزگەی سە لە ئەوروپا بمای هەموو وڵاتی کێشەی خۆی هەیە و مشکلی خۆی هەیە. لە ڕاستیدا بەڵێ لای هەمووان ئاشکرایە کە چەند ساڵێک پێش ئێستاوەتە لە ساڵەکانی 2011 هەتا کۆتایەکانی 2014 بازار گڕوتینێکی زیاتری بەخۆیەوە بوو، خەڵکی زیاتر سەردانیەکرد، خەڵکی زیاتر بابەتە کەمالیاتەکان و جوانکاریەکانی ماڵی ئەکری، بەڵام لە ئێستاە بۆی قەیرانی دارایی و ئەو بارودۆخی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە کەمتر بووەتەوە لە چاوخۆیدا. خۆشەویستان زۆری بەکاربردن یاخود ئیستیهلاک ئەبێتە هۆی بەهیلاکاچوون و تیاچوون. بلاک فرایدەر کە پێوترێ خودهەینی ڕەش پێش سەری ساڵی زاینی لە کریسمیسا لە ئەمریکا
لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شەریکاتە گەورەکان یاخود کۆمپانیا زەبەلاحەکان سۆپەرمارکێتە زۆر گەورەکان دابەزاندنی زۆرەکەن بۆ شتومەکەکانیان. ئێترە بینی سیرەکەین ئەم شەریکەیە ملیۆنەها خەڵک ڕووی تێکات، بازاڕەکان پڕەبێ، سۆپەرمارکێتەکان پڕەبێ لەو ڕۆژی جومعی ڕەشەی کە خۆیان پێڵێن. طبعاً لە ساڵی 2010 5 تریلیۆن ڕیکلام و ئیعلانات کراوە بۆ ئەم بازاڕە لەو ڕۆژەیە یاخود لەو جومعەیە کە پێش کریسمسە. طبعاً ئەمانە ئازانم ئێمە باس لەواکەین کە چەندێک بەکاربردن یاخود ئیستیهلاک خەڵکی ماندوو کردو، چەندێک خەڵک سەرقاڵە بە بەکاربردنی زۆرەوە. لە ساڵی 1930 تەشیر یاخود مؤشری بەختەوەری ئەوەنە بەرز بووە، یعنی گەشتوتە 70 پلا، بەڵام لە ساڵی 2010 کە چەند 80 ساڵ یاخود زیاتر لەو ساڵانە زیاتر لەوەی سیرەکەین مؤشری یاخود ئاماژەکانی بەختەوەری زۆر زۆر دابەزیوە بۆ 20 یاخود 21 هەفتا لەکوێ لە ساڵەکانی سیا 2010 گەشتوتە 20 تا 21. طبعاً لێرە دەرەکە کە بەختەوەری پەیوەندی بە سەرف و شتومەک و ئەو داهاتەی هەتە و کەمتر علاقی بەوە هەیە، پەیوەندی بەوە نییە. شاعرێکەڵێ ئیذا كنت ذا قلب قنوع فأنت ومالك الدنيا سواء. ئەگەر خاوەنی دڵێکی بە قەناعەت بی، دڵت قەناعەتی هەبێ بۆ بەشەی کە هەتە، ئەوە لەگەڵ کەسێکە کە هەموو دنیای هەبێت وەکو یەکوان. مهم وەیە کە تۆ لە دڵا بەختەوەری بەوەی، دڵخۆشی بەوەی، قانعی بەوەی کە هەتە. لە ڕابردووە زۆر بوو، بەڵام لە ئێستا بەوەی قەیرانی دارایی و قەیرانی موچە و ئەمسانەوە خەڵکیتیایە بە ساڵێ بە 2 ساڵ جارێکیش مۆبایلێ ناگۆڕێ، بەڵام جاران وانە بوو 2 بۆ 3 ساڵەوە پێش خەڵکیەکە بوو لە مایەکە 2 مۆبایلێ گۆڕی، یعنی هەر لەگەڵ موچە مۆبایلێکی گۆڕی، بەڵام ئێستا شێوازەکە گۆڕاوە. یعنی بەعام بازاڕەوە نەکەم بۆتەوە ئەو کەسانی کە وەزعیان زۆر باش نەبێت ئەسڵەن لە مایەکە لە 2 مانگە لە 3 مانگیشان مۆبایلێ ناگۆڕن. لە مەتحەفی The Museum of Bronze کە ئەم مەتحەفە لە مەتحەفی مۆزەخانەی مارکەیە، لەم مەتحەفەیە پوختەی 3 شت زۆر گرنگە کە بیزانین کە لە مەتحەفەیە پیشانە درێ، براندین یاخود مارکات کە ئێمە حەزەکەین ئەو شتانی کە هەمانە مارکە بێت، یاڵێ فلان مارکەی فلان شەریکەیە، فلان جلوبەرگەکەم فلان مارکەی لەسرە، لەبەرۆ گران بەهاترە. یاخود خاڵی دووهەمیان پاکیجینەکە بەرگرتنی شتەکانە کە چەند جوانیەکە بەخشێ، یاخود زینەیەکی وا بەخشێ بەو بەرگە بەو شتەی کە تۆ ئەی کڕی کە سەرنجێکی زۆر زۆر کڕیارەکان، سەرنجی زۆری کڕارەکان ڕاکێشێ. لەگەڵ ڕێکلامە کە خاڵی سێمە ئەم سیانە دەستەواژەی ئیستیهلاک یا بەکاربردنی لە ناو مرۆڤایەتیە هەتاوەکو مرۆڤ بژی گۆڕی، چونکە ئەم سێشتە بۆتە هۆی ئەوەی کە کاڵاکان ڕەواج پیا بکەن یاخود کاڵاکان زیاتر بڕۆن و زیاتر سەرف بن. تەمان تەلەڤیزیۆن و ڕاگەیاندن و ئینتەرنێت ومانە کاریگەریکی زۆر زۆر گەورەی هەیە بۆ ئەوەی کە کاڵاکان ساغ بکرێتەوە یاخود ڕکلایم بۆ بکرێت یاخود بازاڕ و فرۆشی زۆر زۆر بێت. تەمان ئەگەر سیر بکەین ئێمە تەلەڤیزیۆن لە ساڵەکانی 60 2 قەناتی وەرەگرت، 2 کەناڵی وەرەگرت، لە هەفتاکانیشە تەقریبەن تا تەلەڤیزیۆن بوو بە ملەوەن، دوای کەناڵەکان زیادی کرد، دوایی وردە وردە سەتەلایت و شەبەکەی ئینتەرنێت و ئەمانە زیادی کرد، سیرەکەین زیاتر ڕیکلامەکانیش زۆرتر بوون. ئەگەر سەیری لەمپا بکەین یاخودە و گڵۆپەی کە هەمانە لە ماڵەوە، هەر گڵۆپێک عمری بڵێن 200 ساعاتە 300 ساعاتە بە پێی ئەو شەریکەی و کۆمپانیایی کە ئەم گڵۆپانە دروستەکات، سیرەکەین تەمەنێکی زۆر کورتی بۆ دیاریەکەن بۆی کە خەڵک زیاتر بیکڕێت، چونکە ئەگەر گڵۆپێک نەسووتێت تۆ ناچی بیکڕی. لەبەرەوە پێتان سیر نەبێت کە گڵۆپ و لەمپاکان لە سەرەتایە کە دروست کران هەزاران سەعات ئیشیان کردووە. لە ئەمریکا لەمپایەکەیە کە توان بیشی بینن ساڵی 1899 لە ساڵی 1899 سێ سەدەی بینیوە، لە 1899 داگیرساوە هەتاوەکو ئێستا نەکوژاوەتەوە گڵۆپە، هەتاوەکو ئێستا ئیشەکات کە 190 ساڵە یاخود زیاترە ئەم گڵۆپە ئیشەکە بە بێەوەی بسووتێ. کەواتە ئەتوانرێ ئەو گڵۆپ و ئەو شتەکارە بایانەی ئەو هەموو شتانی کە هەمانەوا دروست بکرێت کە نەفەوتێ یاتیان نەچێت. ئەی بۆ وا دروستیەکەن کە زوو بسووتێ، زوو لە ناو بچێ، زوو کۆن ببێت، زوو شتەکان بدرێن،
ئەگەر وایان نەکردایە خەڵک تەڵەبی لەسەر شتە نابوو داوای لەسەر شتە نابوو لەبەرەوە بازاری کەمە بوویەوە شەریکەکانیش ئیشان کەم بوو لەبەرەوە کۆمپانیاکان عمری ئەو شتانی کە هەیەە ئەکسپاری ئەو شتانی کە هەیەە کورتیان کردەوە بچووکیان کردەوە بۆ ئەوی خەڵک زیاتر شت بکرێن. بەڵێ ڕاستە زۆر گۆڕینی شتەکان ناو بەناو خۆشە ینی بۆ هەر کەسێک بیەوێت تازەبوونەوەی لە جالە کەلوپەلا بێ یا لە جلوبەرگا بێت لە هەر شتێکا بێت بەڵام زروفی قەیرانی دارایی و زروفی سیاسەکە وای لێ کردووە کە بەڕاستی خەڵکەکە ئێستا کەمتر بۆتەوە ناتوانێت ئەو گۆڕانکاریە بکا لە شتەکانە. بەس خەڵک زوو بە سادەیە ژیان خۆشتر ناژیانەوەی کە زۆر ئەم سەرقاڵێ زۆرە بۆ دروستکردوین. بێگومان سادەیی جاران زۆر گەلێک خۆشتر بوو گەلێک سادەتر بوو خەڵکی لە ناو خۆیان ئەم گۆڕانکاریانەش نەبوو بەڵام تەبایی و خۆشی و تێکەڵاوی زیاتر بوو. خەڵک بە شێوەیەکی گشتی قەناعەتی لا نەماوە ئێستا بەردەوامە بینی لە جەژنەکانە لە بۆنەکانە فەرشە گۆڕێ تاقمە گۆڕێ تەلەڤیزیۆنە گۆڕەشی تازە کڕەیە مەسە هەندەکەیە گۆڕەیە دایم ئایپادەکەیە گۆڕ لە مۆدلیشی نزمتر بۆ مۆدلیشی بەرزتر ئەمە بێقەنەعەتی ئەم کەلتورە زیاتر تەنم بڵێم لەگەڵ ڕێزمالەنە ئافرەتانە زیاتر لە پیاوە مەس ئافرەتان زیاتر بۆ شتی ناوماڵ مەسەلەن بۆ تاقمی قەنەفەوە بۆ مەطبەخ و بۆ کەوانتەری مەطبەخ و بۆ جل و بەرگ و ئەمانە زیاتر بەڵام لە وڵاتی ئەمە تەعاان زیانیشی زۆری لە تاچی کورداوە بۆچی مەسە ئیستیلاکی زیاترە مەسرەفی زیاترە خەرجی زیاترە ئێمە لە کاتێک شاکەمە کۆمەڵێکی بڵێن بەکاربەرین بەرهەمهێن نین ینی بەداخەوە کەم کولتورە زۆر بڵاو بۆتە ناو تاچی کووردا ئێستا. لە پەنجاکانە ئەگەر سیر بکەین گۆرەوی ژنان لە ڕیکلامە کۆنەکانە کە لە تەلەڤیزیۆنە کۆنەکانە هەیە یاخود لە بەرنامە کۆنەکانە هەیە ڕیکلامەکە بۆ گۆرەویەک ئەم گۆرەویە گۆرەوی ئافرەتانە دوو سیارەی پێ ڕاکێشن ناپچڕێت دەسێرەکە ئێستا ئەو گۆرەوی کە تۆ لە پێیەکەی هەر ئاوای لێ بکە شیە بێتەوە یاخود وەختێ زانی سەری پەنجەکان و وردە داهاتونەتە دەرەوە و هەوای سەرزەمی لیانەیە لەبەرەوە یعنی زۆر بە سەریعی شتەکان لە ناوەچێ سەلاجە تازەکان کە ئێستا هەیە ئەوە ناکە ئێستا بە بۆنی کارەباوە کە کارەبانیە عمری سەلاجەکانی درێژ کردوێتەوە بەڵام سەیری سەلاجەی عمری سەلاجە بکەیت ئێستا لە 13 ساڵ تێپەڕ ناکات ئەگە بە بەردەوامی ئیش بکات و کارەبای لەسەر بێت بەڵام سەلاجە کۆنەکان 30 ساڵ 40 ساڵ 45 ساڵ ئیشی کردو بە بەردەوامی بێ ئەوی هیچی لێبێت سەرەکەین سیارەی ئێستا دوای 5 ساڵە بێتەوە بیبیت بۆ لای میکانیکیەک یعنی بۆ لای فیتەرێک ئێتە وردە دەست ئەکا بە فەوتان و ئیشەکەی بە باشی ناکە بەڵام سیارە کۆنەکان زیاتر لە 15 ساڵ 20 ساڵ ئیشیە کرد اینجا دوای ئەوە پێویستی بەوە بووکەوەی کەسێکی میکانیکی بیبینێت ئەگەر دیقەت بن لاپتۆپ و کۆمپیوتەرەکانتان ئێستا زووتر تیا ئاچێ سەیری ئەو پرنتەرە بکە کە تۆ شتی پێتەڵعەکەیت ئەو پرنتەرە ئەگەر بتەوێت شتێکی شکابێ بتەوێت چاکی بکەیت بچی پرنتەرێکی تازە بکڕیت باشترە لەوەی کەوا چاکی بکەیتەوە چاکردنەکە زیاتری تێچی یا هەروەسانی ئێستا چاکی بکە چکە کەس چاکی ناکە یەکسەر فڕێدا کەواتە چەند هێشتەکان قەبە بووە چەند هێشتەکان زۆر بووە چەند هێشتەکان فڕێ ئەدرێت لەم سەر ئەرزیاوە ژینگەی پێ پیسەکرێت و داهاتێکی زۆری خەڵکیش لە ناوەچێ بەهۆی ئەوەی کەوا شتی تازە ئەکرێت سەیری شتی ماڵکەن کورسیە قەنەفەیە تەباخە ئێمە فێری ئەوە بووین کە مدمین بووین لەسەر بازارکردن یعنی بەردەوام ئەبێ بچینە بازار
کاتی تۆشتە سۆپەرمارکێتە جاری وایە ئەو شتانی کە لە سۆپەرمارکێتەکە بۆ شتێکی کەم ڕۆیشتویت قایمەیەکە پێ قایمەکە شەشتی تیان نووسراوە یا خۆت ئەتەوێت شەشت بکڕی سەرەکەی 12 کڕیوە 15 شتێک کڕیوە لە کاتێکا تۆ نیوەی ئەوەت پێویست بۆ لە ماڵەوە چکە بۆ ئەو بازار و پاکەتکردن و ڕێکلام و دیعایانەی کە ئەکرێت بۆ شتەکان یاخود ئەو شتی کە ئەی بینی ئەوەنە جوانە ڕازێنرێتەوە تۆ حەزەکەی یەکسەر بیکڕی تۆ ئیشی کڕی سەیری مۆدیرەکانی جانتا بکەن جانتای سەرشان بێتی ئافرەتان جانتای سەفەر بێ کە کەسێ سەفەرەکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر سیرکین مۆدیلەکانی زۆر زوو ئەگۆڕێت و هەروەها ئافرەتانیش زۆر بە خێرایی جانتاکانیان ئەگۆڕن سەیری پێڵاو بکەن باشە چەند پێڵاوت هەیە لە ماڵەوە دەیجاران جاری وا هەبووە باسەکرێت کە لە لادەکانی خۆمانە لە کوردستانە لادی وا هەبووە دوو پێڵاوی تیا بۆ خەڵک کە چوە بۆ شار چۆ بە وەری گرتو دوو پێڵاوکە و تێتێ چم بۆ شار و هاتو تۆ پێڵاوەکانی داناوە لە ماڵەکەیان پێڵاوی گشتی بووە بەڵام ئێستا سواز بخوای گەورەکە خەڵک وەقتی باشە بەڵام ئەی تۆ ساڵانە چەند پێڵاوە گۆڕی چەند پێڵاوت هەیە لە ماڵەوە فڕێت داوە چەند کالەت هەیە فڕێت داوە یعنی ئیشت بینی ئەمە چەند پارەی زۆری ئەوێت ئەو پارانە چەند باشە ئەگەر ئێمە بیگەڕینەوە بۆی کەوا بۆ کەسێکی ماڵێکی فەقیر بۆ کەسێکە پێویستی پێێتی بۆ پێویستیە کە تۆ زەڕورتە پێی ئەدەواتی مکیە چەنێ بازاری پڕکردو چنە ماڵەکانی پڕکردو پێویستەکانی مەطبەخ ئایا هەموو شتەکانی پێویستە و شتانی کە لە مەطبەخەکەی هەتا ئەو بەتانیە زۆرانەی کە هەڵەچنیەوە چنێکیانەیە بەخۆتە زۆر کەم یاخود ئەو فەرشانەی کە ئەیکڕی جاری وایە لە جەژنەکانە خەڵک وەکو چۆن چکلێتە کڕێ ئەوە فەرشیشە گۆڕێ لە کاتێکا گەر خەڵکێکی زۆر هەیە ئەمەی کردووە کە وەزعی مادی باش بوو یاری مناڵان چەنە یاری مناڵان لە ماڵەکانتانە هەڵدراوەتەوە و ئیشی پێ ناکرێ مناڵ جاری وها بۆسا مزراحێکی دەست ناکەوت یاری پێ بکە بەڵام ئێستا ئەو هەموو شتە یاری مناڵانەی هەیە ئەو هەموو یاریە ئەلکترۆنیانیە لە ماڵەکەیە هەیە ئایپاتی هەیە چی هەیە بەڵام ئەمانە هەر هەمووی داهاتی هەیە هەمووی پارەی ئەوێ لە کاتێکە ئەشکێت ئەبێ پشتی شتێکی تازەتری بۆ بکری ئەمانە مەصرف و پارەیەکی زۆری ئەوێت وەروە کتێب و کتێبخانەکان ماڵی وا هەیە کتێبخانەیەکی گەورەی هەیە چەنێ ئەو کتێبانە ئەخوێنێتەوە یا مامۆسایەک مەکتەبەیەکی زۆر زەبەلاحی گەورەی هەیە بۆ لە خوتبەکانیە لە خوتبەی جومعەکانیە پێوە دەرناکەوێت کە نامێکێکی خوێن بێتەوە مامۆسایەکی زانکۆیە بۆچی پێوەی دەرناکەوێتەوە زانستەکەی زیاد بکە کاتێکەوە کتێبی زیاتری پێوە دیار بێت حەزرەتی عومەر بە سەحابەیەکی فەرمووی هەر کاتێ حەزێ لە هەر شتێک کرد ئەی خۆیت یعنی ئەوە زەمە تۆ ناکرێ هەر حەزێ لە هەر شتێک بوو بیخۆیت ئەوە کولەمە ئیشتەهەیتە ئیشتەڕەیت هەر کاتێ حەزێ لە هەر شتێک بوو ئەی خۆیت ئەم دەستەواژەی حەزرەتی عومەر با ناونیشانێ بە بۆ ئێمەکەوا بتوانین بەڕاستی لە ژیانی ڕۆژانەمانە بۆ خواردنەکانمان بۆ بەکارهێنانەکانمان بۆ ئیستیهلاکی ڕۆژانی ئەو هەموو ئەدەوات و ئەو هەموو ئەجهیزە کۆمپیوتەری و ئەلەکترۆنی و کارەبایی و فەرش و شتی ماڵ و زینە و جوانیەکانی ناوماڵ ئیسفادەی لێ بکەینکەوە هەموو شتێک زەڕور نییە کە بینیمان بیکڕین. ئەو خۆشیەی جاران کە هەبوو ئێستا کە نییە چەند هۆکارێک هەیە ئێستا مەبێنە سەر وەزعەکانی ژیانی ڕۆژانە و ژیانی مادی و ژیان ئێستا ماڵمان لە ماڵی پێشان خۆشترە جلمان جوانترە خواردنمان خۆشترە ئەوەی سیاری نیە سیارەیە ئەوی سیارەکەی هەبوو سیارەی جوانتری هەیە بۆ دڵی خۆش نییە یەکەم خاڵی ڕئیسی ئەوەیە کەسی خۆش ناوێ پێشان خۆشیەکە چۆن بوو ئێستا کە کاتی نیوەڕۆ بوو چێشتیان لێدەنا پێشەوەی باوکم براگەورەکەم بیخوا ئەیانگۆ بیبە بۆ باجی فاتم ماڵی باجی فاتم خواردنەکەی بۆ تۆ دەهێنا ئەوە گۆڕانەوەی خۆشەویستی لە مابینی ماڵ و ئەوە هەبوو ئێستا لە باجی فاتم دەترسێ بوختانت پێ بکە ئەوە خۆشیەکە دەگەڕێتەوە سەر ئەوەی تەنها خۆشەویستی نەماوە کەسی خۆش ناوێ پێشان لە ماڵێک 20 کەس دەژیا ئێستا کابرا بە مانگ براکەی نەبینی لای زۆری احتیادیە بۆ بەوەی لەبەرەوەی خۆشەویستیەکە ناڵێم مردووە بەس زۆر کز و نەخۆش بووە. قەناعەت چیە گەێنێ لای جنابان؟ قەناعەت ئەوەیە کە بڕات پێی هەبێ بۆ بەشەی کە خۆتەتە گەورەترین دەوڵەمەند و گەورەترین سەرمایە بۆ ئینسان هەمووش بەشەکانی ژیانت بۆ کاملەکاتێک قەناعەت بێ و بەشەی خۆت دەبێ بە تاکید ئەگۆڕێت و سەرقاڵیە بەڵام لە دوای ئەم زروفەکە بەسەرم هەرێمە هاتووە
فەرقی کردووە پێشتر شتەکان زۆرە گۆڕا ئیسرافێکی زۆر هەبوو بەڵام ئێستا فەرقی کردووە کەمتر بۆتەوە وە لە ئێستاش هەر بەعزێک هەیە لە چینی سەرەوە دامە هەر ژیان وا بۆ چینە لە خوار و چینە لە سەرەوە ئەو چینەکە لە هەسەرەوە هەر ئیسرافەکات بەڵام کێ ساعتە خوارە تۆزە باشتر بوو حەدیثێکی قودسی هەیە کە خوای گەورە ئەفەرمێت زۆر شیرینە ئازانم زۆر جوان گوێی لێ بگرن یا داود ئەی حەزرەتی داود ئەنتە تورید وأنا أريد ئەی داود تۆ شتانێک دەبێ و لای منی شتانێکی تر یعنی ئەم فەرمودەیە زۆر جوانە ئازانم ئەگەر ڕازی بووی ئەی ئینسان بەوەی کەوە من ئەمەوێ خوا فەرمێ ڕازی بووی بەوەی کە من ئەمەوێت ئەوەت پێ ئەبەخشم کە خۆتەتەوێت ئەوەت ئێمێ کە ئەتەوێت بەڵام ئەگەر ڕازی نەبووی بەوەی کە من ئەمەوێت ماندووتەکەم لەوەی کە خۆت ئەتەوێ بەڵام هەر ئەوەش دەسەکەوێ کە من ئەمەوێت الله دەسە ناکەوێ فإني فعال لما أريد دق عربيەکەی گوێ لێ بگرن يا داود أنت تريد وأنا أريد فإن رضيت بما أريد أعطيتك ما تريد وإن لم ترض بما أريد أتعبتك فيما تريد ثم لا يكون إلا ما أريد فإني فعال لما أريد کاکرزگار جنابتان چەندێکە خەیاتن والله تقریبا 20 ساڵە زیاتر جلوبەرگی ئافرەتان و مۆدی ژنان جنابتان چەندێک دیقەتی ئەوەتان ناوەکە لەم 20 ساڵەیە ساڵ بە ساڵ خەڵک زیاتر یعنی بە دوای جلوبەرگی جوانتر بە دوای شتی تازەتر بە دوای ئەمانە ئەگەڕێن وڵای خۆی لە ڕاستیە ئێستا بژەی خەڵک تا ڕادەیەک ئەم قەیرانانە تەسیری کردووە سەری بەڵام پێشتر خەڵک زۆرتریانی هەوڵیا بۆ مۆدێلات و جلی زیاترە کرد بەس تۆزم قەیرانە تەسیری کردە سەریان ئەوەی کە بڵین جلوبەرگە گۆڕێ زیاتر تقریباً ساڵی چەند جار بڵین ئەو جلوبەرگانە بڵین یان کراسە دوورێ یا خودت ماکسیە دوورێت بەڵێ وڵای خۆی جلی ئافرەتان زیاتر با بڵین ئافرەت زۆر هەوڵای بە دوای مۆدێلاتان دەڕێ ئێستا جاران جلی کوردی کەمەکرا بەڵام ئێستا لاتووە لە نەورۆز و لە حەفلە تایبەتیەکان و شیرینی خواردنەوەکانی شا زیاتر جلی کوردی بەکارێنن ماوەسا ئێمە هاتوونێت ئەم دوکانەی جنابتان کە دەرمانی کوردەواریە دەرمانی بێقەناعەتیدا ئێوە دەسەکەوێ بەناوی خۆی گەورە و میرەبان سەڵات و سەلام لەسەر دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم یاخوا بەخێر لەسەر چاوان کەناڵە پیرۆزەکەتان بۆ ئەم بەرنامەیە بتوانین وا بە پەلە هاتن بڕوا بکە ئینسان ناوی خۆشی لەبین وەڵای قەناعەت وەکو لە ئیسلامە ئینسان کە ئیماندار بوو یەکەم شت کە بڕوای بەخوا هەبوو دوایی بە ئەسڵ و فەسڵی دین بوو ئەبێ یەکەم شت کە بێ قەناعەتی هەیە کە قەناعەت و نەبێت هیچ شتێک نابێتە سەرۆ کە قەناعەت و هەبوو هەموو شتێنی تۆ وەکو حەزرەتی عوسمانە فەرمێ هەست کاتێک هیچ شتێک بەقەی مردن منی نەلەرزانوە کە چوومەتە سەر قەبران سەیری قەبرم کردووە ئەتر قەناعەتێکم بۆ پیا بووە سوبحان الله وتومە ئەوە شوێنمانە کە ئەوە شوێنمان بێ لەم ڕۆژگار شوێنمان بێت بۆیە زیارەتی قەبر و ئەوانە ئینسان ئەگەڕێتەوە و بەرەو قەناعەتی با قەناعەتیش لە ئیسلامە ئەوەیە کە تۆ ئیمان و هەبێ بەو بەشەی کە خوا پێی بەخشیویت ئەگەر قەناعەت و هەبێ دووری لە زۆر گوناحەوەکو حەسوودی و بەغیلی و ئەوانە چونکی خوای گەورە نەعوذ بالله خۆ زوڵم ناکە تۆی بە دەوڵەمەند دروست کردووە منی بە مامناوەندیا ئەوی بە فەقیر دروست کردووە وەکو پیاوچاکانە فەرمون ئەگەر بێت و سێ کەس بێنیت یەکێکیان نەخۆش بێت یەکێکیان فەقیر بێت یەکێکیان دەوڵەمەند بێت پرسیار لە هەرسێکیان بکەی دوانیان نەخۆشەکە ئەڵێ هەرچیم هەبێ هەر نان و ئاوێکە خەوم و قەناعەتم هەیە بۆ بەشەی کە خوا پێ یاوم بەس چاک ببمەوە تێگەشتی فەقیرەکەش ئەگەر زۆر فەقیر بێ ئەڵێ ئەوەنە دەوڵەمەند ببم نەشکێم پێی دەوڵەمەنەکەش ئەگەر قەناعەتی نەبێت معدل هەوڵا زیایی کا ڕزقەکەی کە زیاویکە هیچ کەسێکیش پێی نەگەشتووە بەم دنیاە ئەگەر قەناعەتی نەبێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ وەکو لە معنای فەرمودەکە ئەفەرمێت ئەگەر بێت و ئیبن ئادەم
وا دیەک ئاڵتونی هەبێت هەوڵا دووە شیوێکی هەبێت هەوڵا شیوێکی تر و هەڵا شیوێکی تری هیچ شتێک پڕی ناکات دەمی ئللا گڵ نەبێ لە ئیسلامە لە دینە وا فێرەکرین کەوا سەیری سەروی خۆمان بکەین لە دینداریە کە تۆ کەسێک کە بینی کە دیندارێکی باش بۆ مسلمانێکی باش بۆ سەحابەیە تابعینە پیاوچاکانە ئەولیاکانە دۆستەکانی خوای گەورەی مجاهیدین و تێکۆشەرانی ڕێی خوایە سەرێکی چۆن ژیاوە ئەبێ چاو لەوان بکەین تا وردە وردە نزیک بینەوە لەوان بەڵام لە دنیا سەیری خوار خۆت بکە قەت سەیری سەروی خۆت مەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەفەرمێت خۆشبەختی بۆ کەسێک کەوا هیدایەت بدرێ بۆ ئیسلام الله خۆی هیدایەتمان بۆ ئیسلام یا ڕەبی شادمان کە بە بەرزترین پلەکانی ئیمان و ئیسلامەتی یا ڕەبی و هەروەها ژیانی ئەوەنەیە کە بەڕاستی قانیعە بەو ژیانی کە خوای گەورە پێیاوە و ژیانێکی خۆشە باتە سەر بەو قەناعەتی کە خوا پێیاوە و حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە سوپاسی خوای گەورە بکەین لەسەر نیعمەتەکانی بەرەکەتی تێکەوێ جاری وایە لە زۆری نیعمەتەکانە ئەوەنە نیعمەت زۆرە لە دەور و بەرمان نازانین شکری خوا بکەین بەڵام ئازانم هەموو نیعمەتێکی خوا پێویستی بە شکری خوا هەیە ئێستا کەمە لەشمان ساغە خوا چاویاوە پێمان کەسێک کە بینی نابینایە کەسێک کە بینی گوێچکەی نییە کەسێک کە بینی خواردنی پێ ناخورێ کەسێک کە بینی تووشی نەخۆشی سەرەتان بووە ئەبێ بڵێن خوایە سوپاس بۆ تۆ الحمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلني على كثير ممن خلق تفضيلا فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم سوپاس بۆ خوای گەورە سوپاس بۆ خوای کە منی پاراستوی هێشتا تووشی و نەخۆشیە نەبووم و فەزلێکی زۆر زۆری یاوە بەسەر منە نیعمەتی زۆر زۆری ڕشتۆ بەسەر منە کە تووشی ئەو ناڕەحەتیانە نەبووم لەبەرەوە جاری وایە ئەو شتەی کە تۆ نیتە تۆ حەسادەتە بەی بە کەسێکی تر کە نیعمەتێکی خوای پێبەخشراوە ئەویش حەسادەتە با بە تۆ کە نیعمەتێکی تر لە تۆ هەیە یعنی مەرج نییە هەرچی نیعمەت هەیە بە یەک کەسەوە هەبێت لەبەر نیعمەتەکان دابەش کراوە فێر بین ڕسقمان مسۆگەرە ڕسقمان نووسراوە سەیر نەبێ بەلامانەوە کە خواردنی بەهەشت بێ پاشەڕۆیە پاشەڕۆی نییە خواردنی بەهەشت چکە مناڵ کاتێ لەسکی دایکەتی پاشەڕۆی نییە بۆ بەهەشتیش لەژێر پێی دایکانایە ئەزانم هەموو شتەکان بە تەرتیب کراوە ئەم نیظام و ئەم یاسایی کە خوای گەورە بە تەقدیر و بە قەدەرێکی زۆر وردای ڕشتووە هیچ شتێک بە بێمەبەست نییە هیچ شتێک بە بێ ئەوە نییەکەوە هەموو شتێک تەرتیب کراوەکە یەتەدی و ئەنجامەدرێ خەڵک هەبووە بە مانگێک جارێک مەسەلەن مەنزەری ماڵەکەی گۆڕیەوە سەعاتی ماڵەکەی گۆڕیەوە بابەتە کەمالاتیە و جوانکاریەکانی گۆڕیەوە بەڵام ئێستا کەم بۆتەوانێ ئەوانەی کە بڵین جاران هاندەکانن زیاد مۆبایلەکانە زوو گۆڕی زیاتر گەنج بوونیان پیر بوون زیاتر گەنج بوون موچەخۆرەکان بوون بەڵام موچەخۆرەکان ئێستا ماوەی 15 بۆ 20 ڕۆژە بێت لە پێش دەژینەوە بازاڕێکی وانی ینی کایتر دیار بێت بەڵام پێشتر وانە بوو پێشتر هەر بە تایبەتی بۆ بەرە جەژنان ینی خەڵک لەگەڵ چکلێتەکە مۆبایلەکەشێ گۆڕی لاوااسترین لەدایک بوو ئینسانە خۆشەویستان ئینسان زۆر ینی مناڵێک دوو دانە ساڵ 2 ساڵ لەسەر یەک شیری دایکیە خوارد هیچ ئاژەڵێ ئەوەنە درێژە ناکێشێ شیر خواردنی بە مودەیەکی کەم شیرە خوات و گەورابێ و لەسەر پێی خۆی ڕات یاخود بە مودەیەکی کەمەکەوێتە سەر پێ خۆی شتەخوا بەڵام ئینسان ئەوەنە زەعیفەوەنە لاوازە سەرەکەین 2 ساڵ شیرەخوا دانی درەنگدا دەریێت هەر بۆ ئەعتیمادی لەسەر دایکی خۆی بێت تا فێری تەوەکول ببین فێری پشت بەستن بەخوای کێ ئەمان ژێنێ کێ لەسکی دایکە نۆ دانە مانگ ئەم مناڵە ئەژێنێت و هەموو نیعمەتەی خۆی هەیەتێ حەجاج کە گەورەی عێراق بوو والی عێراق بووە جارێکیان چوو بۆ شوێنێک ئەوە سەحرایەک بوو شوێنێکی خۆش بوو سەیرانێکیە کرد حەزێ کرد هەر کاتێکەوە بچێتە شوێنێکی وا حەزێ کرد کەسێک تریش بێ لەگەڵ نان خوارد وەختی نانی نیوەڕۆی بوو وتی پیاوێکم بۆ بانکن بابێ لەگەڵمان نان خوارد پیاوێکیان بانک کرد وتی وەرە لەگەڵم نان خۆ پیاوێکی عرابی و دەشتەکی بوو پیاوەکە وتی داوەتم لە لای کەسێ زۆر لە تۆ باشترە وتی کێ و کەسە وتی خوای گەورە منی داوەت کردو من ئەمڕۆ بە ڕۆژوم وتی باشە ئیمڕۆ ڕۆژەکەت بشکێنە بەیانی بیگرە چکە خواردنێکی باشم لایە وتی ئای ئەمیر تۆ زەمانەتی واکەیکەوە تا بەیانی بمێنم من ئیمڕۆ خوای گەورە ئەو بەختە باشی یاوە بە من کە بڕۆژم و بەڵکو خوا لێم قوبوڵکە زەمانەتی وەنێ تا بەیانی بمێنم حەجاج پێی وت آخر خواردنەکە زۆر جیاوازە خواردنی شاهانەیە تۆی خۆی تەمان زانی کە حەجاجە و گەورەی عێراقا وتی وەڵڵاهی ئەی ئەمیر نە تۆ خۆشت کردووە نە ئەو کەسەی کە چێشتەکەی لێناوە بەڵکو و عافیەت و لەش ساغی خۆشیەکە ئەگەر کەسێ لەشی ساغ نەبێ ناتوانێت ئەو نیعمەتە بخوا کە لەوێدانراوە لەبەرەوە خوای گەورە هەموو شتێکی بەدەستە ئەگەر لە تێنانی ڕقیش بێت دەگەڵ خواردنێکی زۆر خۆشاوکو یەک وایە ئەگەر کەسێک
لەشی ساغ بوو و ئەگەر کەسێ لەشی ساغ نەبوو گەورەترین نیعمەتی بۆ بێنە هیچ بەخۆی نازانێن. با دراوسێتی نیعمەتەکانی خوای گەورە بە شکر بکەین ئازانم. ئێمە دراوسێکی زۆر بە قەدرمان هەیە کە نیعمەتەکان ئەویش بە شکر و بە قەناعەت بە دراوسێتیان بکەن، چونکە ئەگەر بەو شێوە دراوسێتیان نەکەین ئەڕۆن لە دەستمان دەرەچن. ئێستا خەڵک هەمووی سەرقاڵی وای لێ هاتووە بۆنە و مناسبەتەکانیشی سا خەڵک ناپەرژێتە سەر یەکتری لەبەرەوەی جەژنە پیرۆزەیەک بە مۆبایل کا کافیەوە دیارە لای ئەو من وەکو پێشنیازم وت خۆزگە کاشی لە هەموو جیهاندا ڕایان گرتایە هەر ئەم مۆزۆعیتر ئەو چەشنەی جاران بگەڕایەتەوە ئەو تەبای و دۆستایەتیەوەی بە ئینسانەکان و مرۆڤەکان بگەڕایەتەوە هەر ڕایان بگرتایە ئەم مۆزۆعیتر باشتر بوو، بەڵام جا ئێسفادە و خۆشی لەوەش هەیە زۆر کەس لە هاندەران کەس و خزم و ناسیاوی هەیە لە ساتە وەختێک هاتوانێت قسەی لەگەڵا بکاو بیبینێ، یعنی واتە شتی باشیشی هەیە و شتی خراپیشی هەیە، بەڵام بەڕاستی ئێستا خەڵک وای لێ هاتووە وەکو کابراڵێ هەر هەمووی کەچیتە میوانیە هەمووی مەشغوڵە هەندەکەی و کەس ئاگای لە قسە و باس و خواست و یەکتری نییە. ژیانی جاران ئەگەر بژەرمە بیگەڕنەوە بۆ ساڵانی حەفتاکان تەماشاکە لە گەڕەشێکایەک ماڵ سەلاجی هەبوو، لە گەڕەشێکایەک ماڵ تەلەڤیزیۆنی هەبوو، ئەنێ سەلاجی خزمەتی هەموو گەڕەکەی کرد چون قاڵ بە ساڵمان لا هێنان مەسەر تەلەڤیزیۆن کە ئەفلام کارتۆنە بووە بڵێ مۆسەڕایەتنان قەیسیە بوو هەموو بەجارە چون تەماشامانە کرد. تاکوترا ماڵانێکە بوون بڕدیانە بێنی ڕۆن تەنها لەبەر پانکەیشی سادە ئەنووسین و زۆر ژیانیشی سادە و زۆر بێخەم زۆر خۆش بوو بەڕاستی خۆزگە بەرانێتەوە بۆ کاتە. لە بەشێک لە فرموودەیەکی قودسیە خۆی تەعالا دەفەرمێت ئەینەوەی ئادەم تۆم بۆ عیبادەت دروست کردووە یاری مەکە کە ڕزقتانم دابەش کردووە خۆتمان دوو مەکە ئەگەر ڕازی بوویت بۆ بەشەی کە خەڵاتم کردویت جەستە و دڵت دەخەمە ئارامیەوە و لە ڕێز لێگیراوان دەبیت و ئەگەر بە بەشی خوا ناڕازی بوویت بە عیزەت و جەلالی خۆم دنیا زاڵەکەم بەسرتدا و بە هەموو لایەکدا هەڵپە ئەکەیت و هەر ئەوەشت دەست دەکەوێت کە بۆم دیاری کردویت و زەمکراوی بارەگاشم دەبیت. ئەی نەوەی ئادەم ئەرز و ئاسمانم دروست کرد ماندوو نەبووم بەدەستیەوە، ئایا لە تەکولێرەیەک بدەم بە تۆ ماندوو دەبم؟ ئەی نەوەی ئادەم ئەوانەی سەرپێچی مەکەن ڕزقیان فرامۆش ناکەم، ئیتر چۆن ڕزقی بەندە ساڵحەکانم فرامۆشەکەم؟ ئەی نەوەی ئادەم داوای ڕزقی بەیانیم لێ مەکەن چونکە من داوای کردەوە و کاری بەیانیتان لێ ناکەم. جاران شت کەم بوو لە ماڵەکانە یان جاری وهەیە قەنەفەیەک تەکڕی لەوانەیە بەشی 20 ساڵ 30 ساڵ نەتەگۆڕی مثل جەژن سەرەکەی فەرشە گۆڕێت قەنەفە ئاگۆڕن مۆدیلی حتا مۆبایل سە من چوین دوکانێکی مۆبایلی و هەیە مانگانە بڵین دوو مانگجارێ ئەو حیسارە هات ئەو ڕۆزە هاتۆتە پێشەوەە لەوە پێش هاندەکەی زوو گۆڕیوە. ئەمە چەندێک یعنی خۆشەکانی بردو و سیرەکەین سەرقاڵی کردوین و هیچ چێژەکانی کەم کردو ئەچی بۆ ماڵان هەمووی خەریکی فەیسبوکەکەی خۆیەتی و سەیری هینەکە کەس ئاگای لە هیچ نییە سەیری حەڵقەیەکەکە جاران مەجلیسەکانی ماڵەکان چەند خۆش بوو. یعنی ئایا ئەو ژیانە سادەیە خۆشتر نەبوو لەم ژیانێکی ئێستا؟ بە تەئکید ژیانەکانی پێشتر کە خۆشەکەی لەوە بوو تەنها من ئەوەندە دەڵێم من تەمەنم 20 ساڵ بوو دەفتەر خزمەتی عەسکەریم وەرگرت بوو حەقی ئەوم نەبوو قسە بکەم لە دیوەخانی باوکم و کاکم کەچی ئێستا مناڵە نەگەوراتی دەزانی نەباب دەزانی نەدایک دەزانی تن نەمام دەزانی گەورە و بچووکی نیزامی ژیان و تربیەتی ژیانی ڕۆژانە و تربیەتەکە هەمووی شلەزا یعنی دەتانم بڵێم ترازا لێک ترازا بۆ هەمووی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە خۆشەویستی نییە ئەمە پێشان قەنەعەتەکە نییە پێشان کە دەڵێن باسی ماڵەکە دەکەین و قەنەفەکە ئەگە قەنەفەکە ئی 2000 مرد ئەو 2 ساڵ پێش ئێستا لە 2012 دەیگوت چۆن دەبێم لەسەر قەنەفە دانیشم کە ئەو مۆدیلی 2012 2013 دەویست من وەکو بەش بە حاڵی خۆم کە کاسبم لە بازار کە وەکو سیارە من سیارەیەک لگزمە بوو 2011 بوو کە شەریکە کۆمپانیام هەیە کۆمپانیایەکەی تر دەیگوت کاکە ئەوە چواردەیە بۆ 15 هات بۆم بگۆڕە ئێوە دەگەڕێتەوە سەر غروریەت ناگەڕێتەوە سەر قەنەعەت بە قەنەعەتی منیش ئەگەر بێت و هەر خێزانێک هەر کەسێک گەورەی هەبوو لە ماڵەکەی خۆشی هەیە لە ماڵ ئەگە گەورەی نەبوو خۆشی نییە و لە شارەکەش دەڵێم لە شارەکەش ئەگە گەورە و گەورەی تیابوو نظامی تربیەت ئێمە کە دەڵێن ئەتەربیە و تعلیم ئێمە ئەتەربیە و تعلیم چیە تۆ با دکتۆر بی کە تۆ تربیەتی تیانە بێ هیچ تامێک تیان نییە
مۆزوعەکە گەورە سیستەمی خۆشەویستیەکە نەما خۆشەویستەکە ئەگە خۆشەویستیەبی هەموو شتێکەیە کە خۆشەویستی نەبوو هیچ شتێک نییە. خۆشەویستانم یەکێک لە دوعاکانمان هەر کاتێ دوعامان کرد بە ئەوە بێ بڵین خوای گیان بمانگەڕ لەو کەسانی کە فێری شکر بوون فێری سوپاسی تۆ بوون یعنی بڵین خوایە سوپاس بۆ تۆ لەسەر نعمەتانە سوپاس بۆ تۆ لەسەر گەنجێتیمان لەسەرەوەی کە نعمەتەکانی پێبەخشیوین دوعایەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم فەرمێ اللهم قنعني بما رزقتني خوایە قەناعەت بخەرە دڵمەوە فێری قەناعەت بم دوعا بکەین خوایە فێری قەناعەتمان کە یا ربی قەناعەتمان هەبێ وبارك لي فيه بەرەکەتیش بخەرە ئەو ڕزقی کە هەما آخر قەناعەت کە یای بە تۆ بەرەکەتە خاتە ڕزقەکەت تۆ پێویستە ئێمە پێویستە قەناعەتمان هەبێ خوای گەورە بەرەکەتە خاتە ڕزقەکەمانەوە وەخلف علي فيما غاب عني يعني خوایە ئەگەر شتێکیشم دەست نەکەوت نعمەتێکیش کە دابوود بە کەسێکی تر بە من نەیە تعویزی ئەو نعمەتەم بەرەوە چەند دوعایەکی جوانە با لەبەری بکەین حەزەکی جارێکتری ئەڵێن بۆی لەبەری بکەن اللهم قنعني بما رزقتني وبارك لي فيه واخلف علي فيما غاب عني خۆشەویستان خوای گەورە عنوانی ڕزقەکانمان پێ نایە بڵێ بڕۆن لە فڵانە شوێن با ئەو ڕزقە تەوزیع کرێ بدرێ عنوانی ڕزق ئێمە ئەدا بە ڕزقەکە عنوانی ئێمە ئەدا بە ڕزقەکە خۆیە بۆ لامان ئەوە نییە زۆر جاڕنی باشە ئەم پارێم چۆن دەستکەوت ئەم نیعمەتانە چۆن هاتە ماڵەکەم ئەم خۆشی ژیانە چۆن دەسی من کەوت 10 ساڵ پێش قەت تەسەورم ناکرد من ئەم هەموو نیعمەت و ئەم هەموو خۆشی ژیانم هەبێت کەواتە ڕزقەکان عنوانی ئێمەی لەسەر نووسراوە خۆیە خۆی قاچی هەیە بۆ لای ئێمە یعنی تقریبا ئێوە لە بازاڕە نەزانن ئەو ماڵی بڵین کە شتە گۆڕێ بە تایبەتی پەردا گۆڕێ ساڵی چەند جارێک گۆڕیانی ئەگەر ئیمکانێتی هەبێت بەپێی کەسەکان ئەگۆڕێت بەپێی سەرمایەکەی ئەگۆڕێت هیوا هەیە ئێستا پارێکی زۆری لەبەرسای هیچ مشکلێ نییە ئەیگۆڕێت جاری وایە 6 مانگ جارێ 3 مانگ جارێ هیواژەیە بە 6 ساڵار پێوێتی هیچ مەخسەیە نیە و نایگۆڕێت شتی لەوە زارتر هەیە بە ماڵەکەی بەتەشی سەرخاڵێکی زۆرە چونکە ئەو هەموو خولیا و حەز و ئەقڵ و هۆش یەچێتە لای گۆڕینی موبایلەکەی سیارەکەی ئیتر هەموو شتەکانی تر بەلاوانێ ئەو خزمەتی کەسایەتی نەماوە ئەوەی کە شتێکی زۆر خراپە لە ناو میلەتی ئەمە کتێب خوێندنەوە نەماوە قورآن خوێندن نەماوە یعنی هەموویمان کردووە بە گۆڕینی سیارە و هاند و مۆبایل و سووەراتی ماڵەکانمان و پەردەکانمان خۆی بەڕاستی ئافرەت کەمتر قەناعەتی با بڵێن زۆر تەئسیری تێیەکە ئیعلامی زۆر تەئسیری هەیە با بڵێن ئەم ڕیکلامانە و ئەوە زۆر تەئسیرەکات ئافرەتیش تۆزێ حەزەکە با بڵێن دەرکەوێ لە ڕووی جلوبەرەك لە ڕووی ئاڵتون تۆزێ ئەوە تەئسیریان تێیەکە بەڵێ زیاتر بڵین کەس هەیە بڵین 15 ڕۆژ جارێ چەندێک جارێ بڵین ماکسیەکە کات وەڵای ئێستا مشتریمانێ وەسعی مادی باشە بۆ هەر شیرینی خواردنەوە میوانناریە بێ جلی تازە نەبێ لەوە بڵێن سەردانە نەکە بیر لەو شتە نەکەینەوەکەوە لە دەستمان دەرچوە بیر لەوە بکەینەوە بەڕ شکری ئەو نیعمەتە بکەین کە هەمانە قەت بیر لەوە مەکەرەوە کە لە دەست دەرچوە چکە ئەوە خەیاڵێکی زۆر پوچە ئینسان پێی ناگا بەڵام ئەو نیعمەتی هەتە کە لای خوای گەورە پێی بەخشیوی شکری بکە لەبەرەوە تەمەنای شتێ مەکەکەوە غەیری تۆ هەیەتی چکە ئەویش تەمەنای شتێکە کاکە تۆ هەتە و ئەو نیەتی با فێری قەناعەت بین قەناعەتیش بە دوو نەتیجە دەستمانەکەوێت دنیا بناسی دنیا کورتە ئازانم و قیامەتیش بناسین ئەم دوشتەمان ناسی دنیا و قیامەتمان ناسی فێری قەناعەتە بین و زۆر جوان قەناعەت لە ڕۆحمانە ئەنەخشێت خوای گەورە وەحیەکە بۆ دنیا ئەی دنیا وتەیەکی زۆر جوانە ئەفەرمێ هەر کەسێ ئەی دنیا خزمەتی دینەکەی منی کرد خزمەتی منی کرد تۆش خزمەتی بکە ئەی دنیا هەر کەسێ خزمەتی تۆی کرد ئەی دنیا تۆ بەکاری بێنە خزمەتی مەکە ئەفەرمێ أوحى ربك إلى الدنيا أنه من خدمني فاخدميه ومن خدمك أي يعني دنيا فاستخدميه بكاري بينا بو خود شي ليك يليبك طبعا كبكاري أنا بو خود دنيا سر ليش دنيا وقيامته اللي دزرجه في غمص صلى الله عليه وسلم هركس اللي خوها صا بابل الحمد لله الذي أمد في عمري سباس بو خوي 8 وبمن شكا زور هي لنا وخوا أمري خو مردنێکی بچووکە ئازانم مردنێکی بچووکە یەتەڕێگەی ئێمە هەندێک کەس ناگەڕێتەوە ڕۆحی ڕەو ناگەڕێتەوە خوای گەورە بەشێکی زۆرمان ئەگەڕێنێتەوە ئەمەدەنی فی عمری سوپاس بۆ تۆ یا ڕەبی کە عمری درێژ کردم وعافانی فی بەدەنی و ئەم جسم و لاشە لەش ساغییاوە بە من و ئەذینە لی بذیکریه ئیزنیش یاوم کە زیکری بکەم چەند خۆشە ئەم دوعایە زۆر بکەیت اینجا هەڵەسی بۆ نوێژی بانج کە زیکری خواکەی الحمد لله الذي أمدني
في عمري وعافاني في بدني وأذن لي بذكره. دنیا خۆشەویستان ماڵی ئەو کەسانەیە کەوا ماڵیان نییە. الدنیا دار من لا دار له. لەبەرەوە ئێمە بەتەمای ماڵێکی ترین کە قیامەتە. لەبەرەوە بە هەرچی کیا پێمان قەناعەتمان پێ هەبێت و سوپاسی گەورەی نیعمەتەکانی خۆی گەورە بکەین. ئینسان تا ئەمرێت ئەو ژیانی کە خۆی ئەوێ نایگاتێ ئللا بەهەشت نەبێ ئەو کەمالیاتە هەیە لە بەهەشتا. مادەم ئاوایە ئینسان جاری وا هەیە بە حەڵالیش بێنێتی. بە حەڵالیش بێنێتی وەکو عولەما فەرمویانە ینی باش نییە ئینسان ئەو نەقات ڕاکێشێ بۆ کەمالیەتی ژیان بۆ کەمالیەتی ژیان. خۆی دنیا کە هەیبێ ئینسانی مسلمان هەیوێ باشە. بۆ ئینسانی مسلمان جوانە کە خێر و خێراتی لێ بکە و سەدەقەی لێ بکە وەکو ئیبن قەییمی جەوزیە فەرمێ چەند شتێک هەیە ڕزق زیاوەکە کە ڕزقی زیاو کرد ئەو ئینسانە کەمالیەتی هەیە کە ڕزقی هەبوو ژیانێ یەکێک لەوە شەو نوێژ یەکێک لەوە ئەستەغفیرڵڵاکردن زۆرتر یەکێک لەوە گەڕانەوە بۆ لای خوا بۆ مردن بزانێ ئەمرێت چونکی کە زانی و ئەمریت ئەتە قەناعەتیش بۆ دروستە بێ ئەوە تۆ هەفتە ساڵ یەکێکی زیکرەکانی بەیانی ئێوارە سەرێکی دڵێکی فراوانی خۆشت ئەبێ بە هەموو شتێکی بەشی خوا ڕازیت مەعەدەل ئەبێ سەیری خواری خۆ بکەیت ئیلا لە عیبادەتان نەبێ سەیری سەری خۆتەکەی کە سەیری خواری خۆ کرد ئیسە ئێمە لەخوا بە زیاویە پاشان سەیری چەند وڵاتێکە کەی لافاو لێیا بوومەلەرزە لێ ئەیا برسێتی لەو ئەفریقا معلوماتی جەنابتانە سێکی لە برسە ئەمرێ لەخوا بە زیاوی ئێمە پاشانین لە چاوانە ژینگە و ئەو ژیانی کە هەیە ئەو خێزانی کە تایە ئەژیت زۆر کاریگەری هەیە بۆی کە فێری قەناعەت بیا فێری قەناعەت نەبیت چکە جاری وایە دایکێکە باوکێکە کاتێکە مناڵەکان گویان لێ بێ دایک و باوکیان هەر باسیەوەکەن و وەڵا فڵانە مامە ئەوەنە دەوڵەمەنە فڵانە پورە ئەوەنە وەزعی باشای ئێوە بۆوانین حەسوودی بە کەس و کارەکەیانە بن ئەمانیش فێری ئەو حاڵەتە فێری ئەو نەخۆشی ئابن لەبەرەوە لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم ئەگەر شکری خوای گەورە بکەن ئەوان نیعمەتەکانتان بۆ زیادەکەین با فێری تەوەکل بین فێری تەواکل نەبین پاڵبینەوە تەوەکل ئەوە نییە یاخود قەناعەت ئەوە نییە کە تۆ پاڵبیتەوە هیچ نەکەی نا ئەبێ هەوڵ بیت و ماندوو بی بەڵام لەگەڵەوەشا پشت بەخوای گەورە بزی چاوچنۆک نەبی یعنی قەناعەت بریتەوە کە چاوچنۆک نەبی جار وایە کەسێک شکری خوا نازانێ بکات لەو هەموو نیعمەتێک کە هەیەی پێڵێڵی چۆنی جار وایە منتیقەیەک بەو جۆرەیە دیەک بەو جۆرە تووشی ئەو نەخۆشی ئابێ وڵاتێک تووشی ئەو نەخۆشی ئابێ ئەڵی کاکەوە چۆنی ئەڵە وەڵڵی جارێ ماوم یعنی وەکو ینی ناشکریە ئەمە ئەڵی پێی شکر سیارەت کردەوە سیارە شڕێکم کڕیوە بەخوا بەڕەشڕێکمان هەیە دامان خستووە یاخود هێلانە کۆترێکم هەیە مەبەسی لە خانووە لە ماڵ ئەمانە هەمووی ناشکریە ئازانم تۆ ئەمانە هەمووی نیعمەتی خوای گەورەیە ئەبێ زۆر بە نیعمەت سەیری بکەیت تەفاءلوا بالخير تجدوهم دعاکانی شکر لەبەر بکەین کە شکری خوای گەوراکەین الحمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور خوای سپاس بۆ تۆ لەسەر نیعمەتانە بە سەدان دوعای شکر هەیە کە تۆ سوپا هەر ڕۆژانە الحمد لله زۆر بکەین کە سوپاسی خوای گەورە لەسەر هەموو ئەو نیعمەتانەی کە یاوێت پێیان پیان سەڵم دوعایەکی هەموو ڕۆژێک فەرموویەتی با ئێمەش بڵێن بۆ ئەفەرمێن بۆ هەموو ڕۆژێکە اللهم إني أسألك نفسا مطمئنا خوای داوای دەرونێکی مطمئن و دامەزراوە لێ یەکەم دەرونم دامەزراوە کە إله العالمین وترضى بقضائك دەرونم ئەوە دامەزراوە بێ ڕازی بێ بە هەموو قەدەر و قەزاکانت هەموو شتێکەی هێنیتە ڕێم چکە دۆستەکانی خوا جاری وا هەبووە کە قەدەرێکی قورسیشیان بەسەرا باریوە کاتێکە حتا جاری وا هەبووە کە موسیبەتێ باریەوە بەسەریانە سوپاسی خۆیان کردو خوایە بەس نییە تۆ منێ بەسەر کردوێتەوە بە موسیبەتی ئێستا منێ لەبیرە الله ئێمەش ئەبێ ئاوا ڕازی بین بە قەزا و قەدەرەکانی خوا وتأمل في لقائك ئومێدی نفسێکم بەرێ کە ئومێدی بە لیقای تۆ هەبێت دائیمە بیرم لای ئەوە بێ کە ئەگەڕێمەوە بۆ لای تۆ وتقنع بعطائك دائیمە نفسێکم پێ ببەخشێ ڕەبی خوایە قانع بم قەناعەتم هەبێ بەو بەخشانی کە ئەمەیتێ ئەو نیعمەتانی کە ئەمەیتێ لەبەرەوە ئەزانم من پێویستی بە گۆڕانکاری لە خۆمانە ئێمە خۆمانە بە خۆمان بگۆڕین إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم لەبەرەوە ئەگەر خۆمان نەگۆڕین ناگۆڕین قبولکردن جایە لە ڕازی بوون یان جار وایە تۆ شتێ قبوڵەکەی بەس پێت خۆش نییە دڵە پێی خۆش نییە یاخود بەس زۆر پێت قبوڵەکەن بەڵام ڕازیبوونێکە کە نەفسی لەگەڵایە سەعادەت و بەختەوەری لەگەڵایە لەبەرەوە با لە حکمەتی خوای گەورە تێبگەین کە ئەم ئەرزاقانە چۆن تەوزیعەکات کە خوا خۆی حەکیمە شتێک لە شوێنێکە دانانێک کە شیایی ئەو شوێنە نەبێت بە قەدەر و بە قەدر دایەنێت یعنی شیاوە و هەروەها ڕێزدارە ئەو شتێک تۆی کە دروست کردووە ڕێزداری بە قەدەرێکیش لەم ڕۆژەیە دایناوی لەبەرەوە بە لە دەستمان دەرنەشی ئەم هەموو نیعمەتی کە پێیابین ئەو شوێن و کاتانی کە دیاری کردووە کە ڕازی نەبی نوقسانی لە دینمانە دروستە بێت ڕازی بوون بە نیعمەتەکانی خوا ئەوە ناگەینە کە هەوڵ نین و خۆمانمان و نەکەین نەخێرە بێ هەوڵ بین و ئیشی باش بکەین کردەوەی باش بکەین و
ماندوو بین لە ژیانی ڕۆژانەمانە اینجا پشت بەخوای گەورە بەسین و چی پێبەخشین قەناعەتمان پێی هەبێت. جار وایە ئەم نەخۆشیانە نەخۆشی گەورە دروستەکان لە ناو کۆمەلگای ئازانم، یعنی ئەو حەسەد و بغز و ڕق و کینی کە دروستە بێت لە ناو خەڵکا بەوەی ئەوکەوە قەناعەت نامێنێ، هەر کەسە قەناعەتی بە بەشی خۆی نییە لەبەرەوە ئەو نەخۆشیانە دروستە بێت. قەناعەت لای من ئەوەیە مرۆڤەکان ڕازی بن بۆ بەشی کە خۆی گەورە پێداون ئەو بەشە ئەتلانی مادی بێ لایانی معنەوی بێ هەر کاتێگەمەی ئینسانەکان ڕازی بووین بۆ بەشی کە خۆی گەورە پێداوین ئەو واتای قەناعەت بوونە، هەر کاتێکیش ڕازی نەبووین بۆ بەشی کە خوددا پێداوین ئەوە قەناعەتمان نیە و هیچ کاتێکیش سەرکەوتو نابین. خۆی قەناعەت سەرمایەکی زۆر میم ئەگەر ئینسان لە خۆیان بەرجەستەیکە، بەس بەرجەستەی نەکەی ئەوە زۆر خراپ. چۆن قەناعەتمان بۆ دروست بێت؟ وڵای قەناعەتەکە ئەبێت دایمە سەیری خوار خۆتەوەکەی، سەیری سەر خۆتەوەکی تۆزە کێشەیە بۆ مادە بۆ کێشەی دروست کردووە ئەم نەبوونی قەناعەتە لەناو خەڵکە، هەستەکە یعنی کێشە دروست بوو بێت خێزانەکان شەڕ و ئاژا و هەتا جیابوونەوە لە سەشتی مادی بەسیط دروست بێت. زۆر هەیە لەوانە زۆر هەیە ئاینەسە بڕۆ دادگاکان زۆربەی کێشەکان مادەیە، ئەمەش دەلالە لەوە کە ینی قەناعەتیان نییە هەردوو لا چ پیا و چ ژن بە زیاتر لە ژنە ئەوە زۆرترە بێ قەناعەتیەکە. بەڵێ خۆی گەورە فەرمێ ئەهم یوقسیمونە ڕەحمەتە ڕەبیک، ئێوە ڕەحمەتی خوا تەوزیعەکەن نەخێر، خوا خۆی قەسەم نامەعیشەتەوە، ئێمە خۆمان ژیانی ئێوە داهاتی ئێوە مەسیری ئێوە ڕزقی ئێوە هەمووی دیاری کراوە ئازانم، لەبەرەوە بەرەکەت ئەخاتە ناو شتێک کە ئێمە قەناعەتمان پێی هەبێت و ئەو ڕزقی خوا بە گرنگ سیر بکەین. لەبەرەوە سەیری ئەو کە وەرد گرت و پێت بەخشراوە، سەیری ئەو مەکە کە پێت نەدراوە. اللهم إني أصبحت في نعمة، خوایا ها ئەم بەیانیم کردو ئەم ئێوارەم کردو یا ربي اللهم إني أمسيت في نعمة وعافية وستر فأتم علي نعمتك وعافيتك وسترك في الدنيا والآخرة. خوایا پۆشاک و جلو بەرگ و نیعمەتی زۆرە پێ بەخشی و ڕۆژانە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سێ جارە و دوعایە بکەی، بەیانیان یاخود ئێواران یاخود هەردوو کاتەکە. تەمەنا ئازانم تەمەنای تۆ جاری وایە ئەڵێ خوایە خۆزگەم سیارەیەکمە بوو، تەمەنای سیارە تەمەنای نیعمەتەکان بۆ شتی خێر با بکەین، بۆ شتی ساڵحی بکەین، نەک تەمەنای بکەین بۆ شتی خراپ،
چکە کە تەمەنای نیعمەتێکە کرد بۆ شتی باش یعنی خوایە ئەگەر سیارەم بوو من خەڵکی پێگوێزمەوە ئیسفادەی پێگەێنم بە خەڵک نەک گوناحی پێ بکەم نەک تاوانی پێ بکەن یا ڕزقم بی بۆ ئەوەی خوایە من گوناهی پێ بکەم تەمەنای نیعمەتەکان بۆ شتی صالح بکەن نەک بۆ شتی خراپ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ اللهم ئەغنینی بالافتقار إليك خوای دەوڵەمەند بکە بەوەی کەوا فەقیری هەژاری بەردەم دەرگانەی تۆ بم الله ولا تفطرني بالاستغناء عنك ونبم كوا يا رب العالمين تۆ فرامۆش بکەم و تۆم بیر بچێتەوە وەکو مامۆسایەک جەناب مامۆسایەکی زانکۆ چەندێک مهتەمی بەوەی کە هاندەکە زوو گۆڕیان چەندێک ئەو شتانە تۆ سیارەکەتە گۆڕی بەڵێ وڵی بەنسبەتی هاند و سیارەوە من کابراایکم یانی وەکو شخصی خۆم باسەکەم زۆر مختەنمێ سەگەر هاندەکەتان پیشان بەم ڕەنگ هەیە بڵێم جامەکەشی تا ڕادێشکا و قرنجاوە گوێشی نامێ زۆر تەبیعێ بەلام ئیشم پێ ڕوا کێ ئەو کاتە لە کار کەوت ئەگە چاکران کات هاندێکی بەسیط دەکردن نەک هاندێکی گران بەها دایکێک مناڵێکی بێ باوکی هەبوو مناڵەکەی خۆی مناڵەکەی باوکی نەمابوو ژنێکی بێوەژن بوو خانوویان هەبوو خانۆکە سەقفی نەبوو بارانە باری بەسەریانە بارانێکی زۆرە باری بەسەریانە دایکەکە چاری نەما دەرگای ماڵەکەی خۆی دەرهێنا دای بەلای لایەکی دیوارەکەیە کردی بە سەقف بۆ مناڵەکەی چۆژێری کە مناڵەکەی چۆژێر دەرگاکەوتی دایکە ئەو ماڵانەی کە سەقفیان نییە مناڵەکانیان چۆنەژین ئازانم لە قسەی ئەم مناڵەوە فێری قەناعەت بین ئێمە چەند نیعمەتی گەورە لەمان هەیە فوزەیلی کوڕ عیاضە فەرمێت بەخشین و مەناعکردنی بەخشین یعنی گرتنەوەیە کە خوای گرێتەوە و بەخشینە کە خوای گەورە ئەی بەخشێ هەردووکیان نیعمەتی خوای ئازانم ئافەرمێ ئینسانی ئیماندار گەیشت بێتە پلەی خۆشەویستی خوای گەورە هەردووکیانی وەکو یەکە وایە لەلای یعنی ئەگەر پێی ببەخشێ و لێی بگرێتەوە سوپاسی خوای گەورە ئەکات و هەردووکیان وەکو یەکە بینێت چونکە هەردووکیان نیعمەتی خوان کە گەیشتە ئەوە کەواتە تۆ فێری خۆشەویستی خوای گەورە بوویت خۆی هەتا با بڵێن دنیا بەرەو جیهانگیری و بچووبوونەوە بڕوا تۆزە ینی بارە کۆمەڵایەتەکان زعیفە بێت هاتو چوو کەمە بێتەوە با بڵێن تر بەڕاستی هەموو شتەکان کەمە بێتەوە تاسیری زۆر لەسەر ئەوە شتێکی باشە خراپە کار وەڵڵاهی خۆی دوو جانبی هەیە جانبێکیان ئینسان بە تا بەرەو پێش هەوڵ با خۆشترە ینی پێشکەوتنی دنیا و ئەبێ حسابی بارە کۆمەڵایەتیەکە و کەلتوری کوردوارێکی خۆشمان بیاڵیتەوە جاران دڵیان پاک بووە فەقیر بوون لە ژوورێکا جاری وە هەوە ئایلەیەک هەوە حەو خێزان هەشت خێزان لە ژوورێکا بوون قەناعەتیان هەبووە بەو بەشەی کە خوا پێی بەخشیون بەس ئیستا ئەو قەناعەتە نەماون لە عامە یعنی تەوەکولیشیان هەبوو پشتیشان بەستۆ بەخوای گەورە یعنی نەترساون لەوەی کە ئیمڕۆ ڕزقی ئیمڕۆیان هەبوو بێخەمی بەیانیان نەبووە بەس ئیستا ئێمە چییە ترسەکە لە دڵمانایە ترسی ژیان لە دڵمانایە ئەم پیاوە کاری حەماڵی بوو بارەکەی لە ماڵەکەدا گرت خاوەن ماڵ پیاوێکی ئیماندار و بەخۆڵک بوو ژنی ئەم پیاوە نانی ئەبرژاند حەماڵەکە هەستی بە بۆنی نانی گرم کرد و زۆر حەزی لە نانەکە کرد پیاوەکە دوو نانی گەرمی بۆ هێنا بەڵام حەماڵەکە وەری نەگرت خاوەن ماڵ زۆر هەوڵیە بێسوود بوو حەماڵەکە لێی یا و ڕۆشت خاوەن ماڵ خزمەتکارەکەی بانگ کرد و پێیوت ئەم دوو نانە ببە بۆ ئەو حەماڵە هەتا دوور نەکەوتۆتەوە بیدەرێ خزمەتکار وتی ئاخرە و ئێستا لە تۆی وەرنەگر چۆن لە منی وەرەگرێت خاوەن ماڵ وتی بیبە لە تۆی وەردەگرێ خزمەتکار بردی و گەیشتەوە بە حەماڵەکە و ئاویش دوونانەکەی وەرگرت و سوپاسی خوای گەورەی کرد خزمەتکارەکە بەسەر سوڕمانەوە گەڕایەوە بۆ لای خاوەن ماڵ و لێی پرسی چۆنت زانی ئەی باشە بۆچی لە منی وەرنەگرت خاوەن ماڵ وتی ئەو حەماڵە مسڵمانێکی ڕۆحپاکی ئیماندار و حاڵیە یەکەم جار کەنانەکەی وەرنەگرت لەبەرەوە بوو چونکە نەفسی حەزی لێ کرد و نەیویست داوای نەفسی جێبەجێ بکات و دوای نەفسی بکەوێت کە بە تۆیان ناردم بە خەڵاتی خوای زانی و نەفس هیچ دەخاڵەتێکی لە کارەکەیان نەما بوو ئیتر وەری گرت و سوپاسی خوای گەورەی لەسەر کرد